بینەرانی بەڕێز و کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. لە کوردستانی ئێرانێ بە پێی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ تا ئێستا زیاتر لە 100 کەس لە چالەکانی سیاسی لە کوردستانی ئێرانێ گیراون. زیاتر لە 35 ڕێکخراوی مەدەنی و هەروەها ڕێکخراوی مافەکانی مرۆڤ داوا لە کۆمەلگای نێونەتەوەی دەکەن کە هەنگاوێکی تەنگەتاوی بگرنە بەر بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەو کەسانە ئەشکەنجە نەکا و ئازادیان بکات. سەبارەت بەم مژارە لەگەڵ دوو ڕۆژنامەوان کاردووچەند لە ئاڵمان قسە دەکەین. میوانەکانمان شاو حوسێنی و ئەممار گوڵینە. سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم. کاک شاهۆ لە بەڕێستان ڕناوە دەست پێ بکەم. ئێوە لە ساڵانی پێشوودا پێشەوەی کە بێن بۆ ئاڵمان لەلایەن کۆماری ئیسلامیەوە گیرا بوون. بەو ئەزمونی کە ئێوە هەتانە تایبەت سەبارەت بە کۆماری ئیسلامی و سەبارەت بە جیران و گرت و خانە، بۆچی لەو دەمەدا ژمارەیەکی ئاوا زۆر لە چالاکانی مەدەنی و سیاسی و ژینگە پارێز و خانمان دەگیرێن؟ ئەوەی واقعیت بێ هەر حکوومەتێکی دیکتاتۆری و ئایدۆلۆژیک ژانوسێکە کە ڕوویەکی پاوانخوازێتیە. ئەو پاوانخوازێتیە تەنیا حوزە و بەستێنی سیاست ناگرێتەوە، بەڵکە حوزەکانی کولتور، ئابووری، کۆمەڵایەتی و هویەتی هەر کۆمەلگایەکیش دەگرێت. واتە دەسەڵاتی دیکتاتۆری ئایدۆلۆژیکی کۆماری ئیسلامی وەک ئەبەر سوژەیەک، وەک ئەبەر خودێک حەوڵ دەدات کە لە بوونەکانی کۆمەلگا و لە تاکەکانی کۆمەلگا ئۆبژەیەکی بەرساختە و دەستکرد بەرهەم بهێنێت لە ڕاستا و لە خزمەت بەرژەوەندی خۆیدا. بۆیەش کاتێک کە تاکی کۆمەلگاوە ئەو کەسانەی کە لەنێو ئەو کۆمەلگایەدان بەدەش ئەو بوونە دەستکردە، بەدەش ئەو بوونە بەرساختەیە جموجۆڵ دەکەن و دشکردەوە نیشان دەدەن، تووشی سەرکوت دەبن. واتە دەتوانین بڵێن کە سەرکوت ڕووی دووەمی ژانوسی حکوومەتی دیکتاتۆریە و ئەو کەسانی کە و ئەو تاکانەی کە و ئەو کۆمەڵە خەڵکانی کە لەنێو ئەو کۆمەلگایەدا بەدەش پاوانخوازێتی دەسەڵاتی ئایدۆلۆژیک و دیکتاتۆر جموجۆڵ دەکەن و دشکردەوە نیشان دەدەن، تووشی سەرکوت دەبن. بەڕاستیدا دەتوانین بڵێن کە سەرکوتی کۆمەڵانی خەڵک و سەرکوتی تاک لەنێو دەسەڵاتی دیکتاتۆر و ئایدۆلۆژیکی کۆماری ئیسلامیدا دشکردەوەیەکە کە لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە بە مەبەستی سەرکوتکردنی ئەو تاکانەی کە حەولی بەرهەمهێنانی هویەت و شناسێکی سربەخۆ لە خۆیان دەدەن بەرهەم دێت و بۆ مەبەستە بەرهەم دێت کە ئەو تاکانە بکەونە خزمەت بەرژەوەندیەکان و ئامانجی ئایدۆلۆژیکی کۆماری ئیسلامی. کاگەمبەر لە ڕابردووشدا لە ماوەی زیاتر لە 40 ساڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی خەڵکێکی زۆر گیراوە و راپۆرتی زۆریش سەبارەت بە پێشێلکرانی مافەکانی مرۆڤ لە لایەن گەلێک لە ڕێکخراوی نێوخۆ و دەرەوە شەهەبووە. تۆ پێت وایە پەیامی چییە کۆماری ئیسلامی بە خەڵک یا بە دەرەوە لە گرتنی ئەو هەموو چالاکانە؟ لە ڕاستیدا ئەم گرتنانە چەند ڕەهەندی هەیە، بە تایبەتی ئەم گرتنانەی دوایی یەک مانگی دواییە دوا بە دوای ئەوە هاتووە کە ڕێکخراوێک یا ناوەندێک بە ناوی ناوەندی شۆرای عالیێ ڕێکخراو چی پێژن سازمانە نهێنیەکانی ئێران داوای کردووە لە هەندێک ناوەندی تری مەشورەتی لە تاران کە شەوریان پێ بدەن، ڕێنوێنیان بکەن کە هۆکاری چالاکبوونی کۆمەلگای کوردستان لە بوارەکانی سیاسەتدا و لە بواری کۆمەڵایەتی و لە بواری ژینگە و ژناندا چییە و هاوکات ڕێژەی نفوزی ئەحزابی کوردی، حەزبە ئۆپۆزیسیۆنەکانی دەرەوەی وڵات لە نێو خەڵکە چۆنە و چۆن پێش بەم نفوزە ڕۆژ دوای ڕۆژ زیاتربوونەی ئەحزاب بگرن. ئەم بەراوردی ئەم هێزانە یعنی بە کۆی گشتی هاتووتەوە سەر ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوین بە گشتی لەو چەند ساڵی دواییدا بە نیسبەت مەسلەی کوردەوە گۆڕانکاری زۆری بەخۆیەوە بینیوە. هەر ئەمەش بە نیسبەت لە نێو کۆمەلگای کوردستانە بووەتە هۆی هوشیاریەکی نەتەوەیی تا ئاسێکی زۆر، لە لایەکی ترەوە بووەتە هۆی ئەوەی کە کۆمەلگای کوردستان خۆی لە خۆیدا دەست بکات بە
بەڕێکخراوە بوون، یعنی ئەو کێشە و نەهامەتیانە کە خۆی لە خۆیدا لە نێو کۆمەلگای کوردستان هەیە و دەوڵەت بەرپرسیارە لە ناویان ببات و چارەسەریان بکات، بەڵام کاریان بۆ ناکات، بە تایبەتی لەم دواییە پاندەمی کۆنا. خەڵک و ڕێکخراوەکان خۆیان توانیویانە خۆیان ڕێک بخەن بە جۆرێک ڕێکخراوە بوون لە کۆمەلگای کوردستانە بووەتە سنەتێک، ینی بووەتە شتێک کە دەتوانێت کۆمەلگای کوردستان لە نەبوونی تەنانەت دام و دەستگانی و دەوڵەتیەکانیش خۆی بەڕێوە بات، ئەو کێشانەی کە هەیەی تا ئاسێک چارەسەریان بکات. بە درێژایی کۆماری ئیسلامی، بە درێژایی بوونی کۆماری ئیسلامی، ئەم دەسەڵاتە و تەنانەت پێشیش لە دەورانی محەممەد ڕزای پەهلەوی ئەم دوو دەسەڵاتە کێشەیان لەگەڵ بەڕێکخراوبوونی کۆمەلگا بووە، بە تایبەت لە کوردستانەکە سنەتێکی لە مێژینەی هەیە. ئێستش کێشەکەیان کێشە سەرەکیەکە هەر ئەوەیە، ئەم بەڕێکخراوە بوونی کۆمەلگای کوردستانە لە لایەکەوە بووەتە هۆی مەترسیەکی زۆرگە، ئەوان بە مەترسیەکی زۆر گەورە بۆ خۆیان نبینن. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئەگەر هاتوو لە داهاتوویەکی نزیک مامناوەندە درێژخایەندا کۆماری ئیسلامی تووشی داڕمانێکی ئەمنی بوو لە نێو دەسەڵاتەکەی خۆی، ئەگەر هاتوو تووشی قەیرانێکی ناوخۆیی بوو، یەکەم شوێنێک کە دەتوانێت ببێتە هۆی پەرەسەندنی ئەم قەیرانە ئەو ناوەندانەیە کە بە ڕێکخراو بوونن، یعنی وەکو کوردستان ناوەندگەلێک کە کۆمەلگا ئەو ئەزمونەی هەیە کە خۆی بەڕێوە بات. ئێستا کێشەکە لێرەیە، ئێمە هێشتا نازانین کۆماری ئیسلامی هەستی بە چ مەترسیەک کردووە، چون لە خۆیدا ئەم مەترسیە هەیە با ڕێکخراو بوون، ئەو وەکو مەترسیەکەی بینێ لە داهاتووە چ مەترسیەکە بینێ کە ئاوا بە لێشاو هاتووە خەڵکی گرتووە و تەنانەت بەردەوامیش ئەبێت. من پێم وایە کە ئەم گرتنانە چەندین هۆکاری تریشی لەخۆ گرتووە، لەوانەیە هۆکاری نێودەوڵەتی بێ، لەوانەیە هۆکاری نێوخۆیی بێ، بە تایبەتی دوای خۆپیشاندانەکانی ساڵی پارکە کوردستانیش ئاکتیف تێدا بەشدار بوو و بەشێکی ئەو قەیرانەکە کۆماری ئیسلامی ساڵی پار تووشی بوو لە کوردستان بوو و هاوکات دوای ئەو قەیرانە، دوای ئەو سەرکوتانە ئێمە ئەبینین کۆمەلگای کوردستان لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە دیسان توانی خۆی چی پێڵێن، خۆی دیسان سەر لە نوێ دروست بکاتەوە، ڕێکخراوەکانی بژوێنێتەوە، توانی تا ئاستێک ئەو نەبوونی هێز و دەسەڵاتی ناوەندی لە کوردستان جوبران بکاتەوە. ئەمە بووەتە مەترسیەکی گەورە کە من وای بۆ دەچم کە ئەوان ترسیەوەیان هەیە کە ئەم بەڕێکخراوە بوونە ئەم سنەتە بگوازرێتەوە بۆ ناوەندگەلێکی تر، بۆ پارێزگاکانی تر یا بۆ ناونەتەوەکانی تر، و ئەمە بووە کاگەمەر باسیەوە دەکات کە کۆماری ئیسلامی لە بەڕێکخراوە بوون دەترسیان، یان ڕێخستنێک لە نێو ئەو خەڵکەدا هەیە. تۆ کە ساڵانی پێش لە گرتوخانە بوویە، پێدوایە کۆماری ئیسلامی لەگەڵ ئەو زیاتر لە 100 کەسە زۆرە ڕەفتارێک دەکات، درێژخان لە بەندیخانەدایان هێڵێتەوە، یان تۆ پێت وایە چاڕنووسیوان بەشێ دەگات؟ بە باوەڕی من ئەوانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر دەکرێن تووشی چەندین جۆر توندوتیژی دەبنەوە. یەکەم توندوتیژی ئەوەیە کە شێوەی دەست بەسەرکردنەکە شێوەیەکی نایاساییە، فەراقانونیە. بۆ وێنە من خۆم کە دەست بەسەرکرام بە یەک تەلەفۆن بە منیان گوت کە بۆ هێندێک سوال جوابێکی کورت تا ئیدارەی ئیطلاعات وەرە و ئیتر بۆ وێنە مەسەلەن سەعات 9 تۆ لێ بە سەعاتە دەچێەوە ماوە. من کە سەعات 9 گەیشتمە ئیدارەی ئیطلاعات بەبێ هیچ سوال جوابێک گوشی مۆبایلەکەیان لێستاندم، لە عەرزیاندام، دەستبەندیان لێدام، چەشمبەندیان لێدا بوو، دەماشێنێکیان ناموتر نازانم بریانم بەچۆ، بەڵام دوایی مشخص بووکەوە با بڵێن گرتوخانە و مەحەلی بازجووی ئیدارەی ئیطلاعاتی مەهاباتە. یەکەم دیاردەوەیە کە تووشی شکنجە دەبێەوە، یەکەم دیاردەی شکنجەوەیە کە تۆ بە شێوەیەکی فەراقانونی و نایاسایی دەگیرەی. دووەمەوە کە تۆ لە حەقی دەسترسی بە وەکیل مەحرومی، یعنی تۆ هیچ جۆرە مەجالێکت بۆ دەسترسی پەیداکردن بە وەکیلێک بۆی کە
بتوانێت پارێزەری لە تۆ بکات لە بەرخوردی نایاسایی بتپارێزێت مەحرومی. شت ئەوەیە کە تۆ لە ڕەوەندی بازجووییدا تووشی شکنجەی جسمی دەبێەوە، تووشی شکنجەی ڕوحی ڕەوانی دەبێەوە، قسەی سووک، جنێوی یەکجار سووک، بێحورمەتیکردن بە کەسایەتی و بە شناسی خۆت و بە نەماڵەت و نەتەوەت، تووشی ئەو شکنجە دەبێەوە لە تەنیشتی تۆ تووشی شکنجەی فیزیکی دەبێەوە بە شێوەی لێدان هەڵاوەسین. لە پاشان ئەوانەی کە دەگیرێن یەکەم دیاردەیەکی تر کە تووشی دەبن ئەوەیە کە هەمووی ئەوانە تووشی پەروەندەسازی دەبن، یعنی کە تۆ گیراوی و تۆ لە ئیدارەی اطلاعات بازجووی دەکرێت پەروەندەیەکی سیاسیت بۆ دەکرێتەوە، پەروەندەیەکی ئەمنیەتیت بۆ دەکرێتەوە. ئەو پەروەندەیە لە تەنیش ئەوە کە تۆشی ممکنە تووشی حکمی قورست بکە، تووشی زیندانی درێژخایەنت بکە، بەڵام هەزینەی چالاکی دوایی دەباتە سەر. یعنی بۆ وێنە تۆ بە مادەیەک دەژیرەی حکمێکی با بڵین حەدی ئەقەلیشت دەدرێتێ، ئەو حکمە حەدی ئەقەلی ڕەنگە ئێستا زۆر گرنگ نەبێت، بەڵام دوایی کە تۆ لە زیندان دێ دەرێ تۆ دەست بە عەسای تۆ ناتوانانی جم و جۆڵی زۆر بکەیت. و ئەوی کۆماری ئیسلامیش دقیقاً کام لەسەرەوە دادەنێت کە جارێکی تر ئەگەر تۆ بگیرێەوە هەر بۆ مادەیە تووشی لانی زۆرترینی حکم دەبێت. هەرچەند من پێم وایە ئەو کەسانی کە ئێستا گیراون و ئەو کەسانی کە لە کوردستان دەگیرێن بەعام تووشی لانی زۆرترین حکم و لانی زۆرترین دشکردەوەی حقوقی دەبنەوە. لە تەنیشەوەدا من یەکێک لەو کەسانم کە قوربانی شکنجە و اعترافاتی ئیجباری لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا، یعنی کۆماری ئیسلامی حەوڵ دەدات بە شکنجەکردن و بە وەرگرتنی اعترافی ئیجباری لە خۆت وەک زیندانی تۆ خۆت حکمێک لەسەر خۆت تەئید بکەیت، حکمێک بەسەر خۆتدا بسەپێنی، و کۆماری ئیسلامیش بە ئیستنادی بەو اعترافە ئیجباری کە لە ژێر شکنجە لە توی وەردەگرێت حکم بەسەر تۆدا دەسەپێنێت. کەوابێت تۆ لەگەڵ مەجموعەیەک پێشێرکاری مرۆیی حقوقی ئینسانی لە نێو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ڕوبەڕوو دەبێەوە. کاک ئەمار لەو بەیانیە یان لەو داواکاری کە لەلایەن زیاتر لە 35 ڕێکخراوی مەدەنی و سیاسی و چەلاکی سیاسی هەروەها نێردراوە بۆ کۆمەڵگای نێونەتەوەی باسی ئەوە دەکات کە بەشێک لەوانەی کە گیراون بنەماڵەکانی ئەسڵ نازان لە شوێن. زانیاری نوێی ئێوە لەسەر ئەو کەسانی تا ئێستا گیراون چییە؟ تا ئێستا تا ئەم دەقەیەکە ئێمە خەریکی ئەم بەرنامەیەن هیچ زانیاریەکی تایبەتمان بەدەست نەگەیشتووەکە ئەو کەسانەی کە گیراون، چاوانەی کە لە کوردستان گیراون، چاوانەی کە لە تاران گیراون، براون بۆ کامە ناوەندی ئەمنیەتی و لە چ دۆخێکدا بەسەرە بن. کێشەکە ئەمە خۆی لە خۆیدا کێشەیەکی زۆر جدیە، لەبەرەوەی کە وەک کاک شاهۆ باسی کرد ئەم نەبوونی زانیاریە لە لایەکی ترەوە جیالەوەی کە خودی ئەو کەسانەی کە گیراون تووشی دڵە ڕاوکی و تووشی ئەشکەنجەیەکی ڕۆحیەکە، چون ئەمە هێشتا نازانین لە چه دۆخێکدان، لە لایەکی ترەوە بنەماڵەکانیشیان لە ئێستا لە دۆخێکی زۆر خراپدان، بە تایبەتی ئەوانەی کە ئێمە ئاگادارین بنەماڵی زۆرێک لەو گیراوانە سەردانی ناوەندەمنیەکانیان کردو تا ئێستا هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. ئەم خۆی لە خۆیدا هەڵپەساردنەی بنەماڵەکان بەشێکی ئەو شەڕە تایبەتەیە کە کۆماری ئیسلامی لەو ساڵانەیە بەڕێوەی ئەبات، تەنانەت ئێمە بوومانەکە بنەماڵەکانیشیان لەگەڵیان گرتووە. نمونەیەکی زۆر سیر ڕوویداوە هەفتەی ڕابردوو لە شاری شنۆ، هێزەمنیەکان ڕۆیشتون بنەماڵێک کەسێک لە بنەماڵێکە دەست بەسەر بکەن، هێزەکانی ئیطلاعاتی سوپای پارێزگای ورمێ، بەبێ ئەوەی کە تەنانەت تەلەفۆن بکەن یان تەنانەت زەنگی دەرگای ماڵەکەیان لێ بدەن، بە پەنجەرەدا ڕۆیشتون سەعات 2:30 شەو شیشەیان شکاندووە و تەواوی ئەو کەسانێک کە لە نێوە ماڵە بوون بە میوانەکانەوە دەست بەسەر کراون و براون بۆ ناوەندێکی ئەمنیەتی. لە ناوەندە ئەمنیەتیەکە لیستێکیان هێناوە و ناوی کەسەکانیان پرسیوە کە بینیویان ناویان لە نێو لیستەنیە، دواتر ئەوانیان بەرداوە. ئەم حاڵەتە تەنیا لە شنۆ ڕووی نەداوە، لە شاری مەهاباد ڕوویداوە، لە سنە ڕوویداوە، لە مەریوان ڕوویداوە، لە کەرەج و تارانیش ڕوویداوە. ئەمە خۆی لە خۆیدا شتێکی بێژم نوێ نییە، بەڵام
ڕێژەی ینی بربڵاوی ئەو جۆرە مێتۆدەکە بەکاریان هێناوە پێمانە سەرمێنێک کە جیا لە دەست بەسەرکردنی چالاکەکان بوارەکانی مافی مرۆڤ مافی ژنان ژینگە و مافە کۆمەڵایەتیەکان هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی پرۆژەیەکی تریشیان لەبەردەستە بۆ ئەوەی کە لانی کەم لە ڕێگەی ئەم دەست بەسەرکردانە ئەم هەڵمەتە ئەم لێشاوی گرتنی چالاکانی کورد ترس و دڵڕاوکیەک لە نێو کۆمەڵگای کوردیدا یا لە نێو ئەو بەشانەی کۆمەڵگای کوردستاندا بڵاوکەنەوە و بتوانن لە ڕێگەی ئەوەوە هەندێک ئامانجی خۆیان پێکن ئەم ئامانجانە چین هێشتا ئێمە نازانین ڕەنگە پەیوەندی هەبێت بە وەکو پێشتریش باسم کرد دۆخی کوردەوە لە ناوچەکە ڕەنگە پەیوەندی هەبێت بە دۆخی قەیراناوی خودی کۆماری ئیسلامی کە ئێمە ئێستا لە زەمانێکدا ئاژین کە بڕیارە لە چەند مانگی داهاتووە هەڵبژاردننی سەر کۆماری لە ئێرانە بەڕێوە بچێت بۆیە احتماڵی هەیە ئەم پرۆسە ئەم ترس و دڵڕاوکیە بۆ ئەو ئامانجانە بێت لە نێو کوردستانە. کاکشاو ئەو زیاتر لە 100 کەسێک کە تا ئێستا گیراون بەڕای بەرزستان لەباری توێژەوە لەباری تەمەنەوە چ تایبەتمەندیشیان هەیە ئایا تەمەنیان زۆر لەسەریە تەمەنیان با بڵێن گەنجن خوێندنەوەی تو چۆنە؟ باوەڕی من ئەوەندەی کە ئامارەکان و داتاکان هاتوونە دەرێ دوو تایبەتمەندی گرنگ لەو شاڵاوە بەربڵاوی ئەم جارەدا بۆ دەست بەسەرکردنی چالاکانی کولتوری کۆمەڵایەتی ئەدەبی ژینگەی کوردستان کە هاتوۆتە ئاراوە دوو تایبەتمەندی گرنگی تێدایە. یەکێک لە تایبەتمەندیەکان ئەوەیە کە بەشێکی زۆری وانە خوێندکارن وەتا خوێندکاری زانکۆکانی ئێرانن و بەشێکیان حتا لە زانکۆ مەختەبەرەکانی کاران خوێندکار بوون و گیراون ئەوە ئاماژە بەوەیە کە کۆماری ئیسلامی قامکی خستۆتە سەر ئەو چینەی کە دەتوانێت پێشەنگی هیزری و فکری و معرفی کۆمەلگایەک بێت. دوام ئەوەی کە بەشی هەرە زۆری ئەو کەسانی کە گیراون لاون ئێمە دەزانین لەباری ڕەوانی و لەباری کۆمەڵایەتیەوە چینی لاو چینێکی پراگماتیستیە یعنی چینێکە بە پێچەوانەی ئەو با بڵین بەش و چین و بەرەیی کە تۆزێک بەتەمەن و بەسین و ساڵترن کە چینێکی محافەزەکارترن چینێکی پراگماتیستن چینێکی عملگەران بۆیە کۆماری ئیسلامی لەو چینە دەترسێت. لە هەمان حاڵدا من پێم خۆشە ئاماژە بەوە بکەم دووشت لەم دەورەیەدا لەلایەن کۆماری ئیسلامی و موازی لەگەڵ یەک دەچێتە پێش. یەکەم بەرهەمهێنانی چەند فلیمێک بۆ خەتشەدارکردنی شناسی نەتەوەیی و بزاوی نەتەوەخوازی کورد و لەلایەک ئەو شاڵاوە بەربڵاوی کە بۆ دەست بەسەرکردنی چالاکانی کورد لە ئارادەیە. لە ڕاستی لە کۆماری ئیسلامی ئەوە دەهەیە ئەوەمان پێ بڵێ کە یا ئەو شناسی کە من بۆتی تعریف دەکەم ئەو هویەتی کە من بۆتی تعریف دەکەم و ئەو شتێک کە من دەمەوێت لە توی بەرهەم بێنم قبولی دەکەی یا ئاکامەکەی ئەوەیە کە تۆ دەست بەسەر دەکەی دەگیری و دەچێت گرتوخانەکان و چارەنووسێکی کە هەتا ئێرە نادیارت لەبەردەستە. وێ بە باوەڕی من کۆماری ئیسلامی ئەم جارە قامکی لەسەر دوو تایبەتمەندی گرنگ داناوە یەکەم چینی لاو دوم چینی خوێندکار بەوەیەکە ئەساسەن ئەو دوو تایبەتمەندی وەختێک دەکەونە تەنیش یەکتر ئاڵوگۆڕی ساز دەکەن لە کۆمەلگادا دەتوانن بەرهەمهێنی ئاڵوگۆڕی و تەکاملی کۆمەلگا بن. کاک ئەمەر لەو بەیاننامەیەدا کە زیاتر لە 30 و چەند ڕێکخراو لە داوایان لە کۆمەلگای نێونەتەوەی کردووە چەندین داوایان کردووە یەک لەوان هەمویان ئازاد بکرێن پاشان ئەشکەنجە نەکرێن و لە دواییشدا با بڵێن بە شێوەیەکی ڕەوا دادگایی بکرێن. ئایا تۆ پێت وایە کۆمەلگای نێونەتەوەی تا چەند ڕادەیەک بەهانای ئەو داوایەوە دێت و ئێوە لە دەرەوە دەتوانن چ کارێک بکەن؟ لە ڕاستیدا تا ئێستا کۆمەلگای نێونەتەوەیی جیا لەو بەیاننامەیە هیچ ئاکتێکی تایبەتی نەبوو یانێ ئێمە هیچ شتێکمان نەبینیوە لە ماوەی ئەو یەکمانگەدا بە نیسبەتە و هەڵمەتەی لێشاوی گرتنی چالەکانی کورد لە کوردستان. ئەمڕۆ من بینیم کە پەرلەمانتارانی پارتی چەپی ئاڵمان داوایان کردو لە وەزارەتی دەرەوەی ئاڵمان
کە هەڵوێست بنوێنێ و دژکردەوەی هەبێ بەنسبەتە و کردوانەی کۆماری ئیسلامی و پێشەلکردنی مافەکانی مرۆڤ. بەڵام بە گشتی ئەگەر چاو لە هەلومەرجەکە بکەین شتێکی ئەوتۆ نەکراوە، ئەمە خۆی لە خۆیدا بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئێمە وەکو کەسانێکە لە دەرەوەین و پەیوەندی ئەتوانین پەیوەندی ساز بکەین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە، بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە پرسی کورد بە گشتی نەتەنیا لە ڕۆژهەڵاتی کوردستانە، لە باکووری کوردستانە، لە عێراق، لە هەرێمی کوردستانەوە، لە ڕۆژاوای کوردستانە پرسێکی گرنگ نییە. ینی بەنسبەت کۆمەڵگای نێودەوڵەتیەوە پرسێکی وەها گرنگ نییە و گرنگیکی ئەوتۆی پێ نادن. چی ئەکرێت و چی ئەتوانین بکرێت؟ ئەوەیە کە پەیوەندی بگیرێت لەگەڵ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەوە، فشار بخرێتە سەر دەوڵەتانی بە تایبەتی ڕۆژاوایی کە هەڵوێست بنوێنن، بە تایبەتی لە ئێستادا کە کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکی تایبەت داژیت و پێویستێتی کە بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگای نێودەوڵەتی، ئەکرێت لە ڕێگەی ئەو ناوەندە نێودەوڵەتیانەوە ئەو فشارانە لەسەر کۆماری ئیسلامی زیاتر بکرێت کە لانی کەم بەشێک لەو گیراوانە بەربدرێن. بەڵام پرسیارێکی تریش دێتە ئاراوە کە بەنسبەتە مەسلەوە گرینگە، ئایا کۆماری ئیسلامی وەڵامی ئەو داواکاریانە داتەوە بە دڵنیاییەوە زۆر زەحمەتە، چون ئێمە ئەزمموی پێشتریشمان هەیە کە تەنانەت لایەکی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەڵوێستیان نواندووە بەنسبەت کەیسکەلێکی جیاوازەوە، بەنسبەت کەیسی ئەو وەرزشوانەوە کە لە شیراز لە سێدارە درا بەنسبەت ئەو کەسانێکە لە تارانە گیرن. بەڵام کۆماری ئیسلامی بەلایەوە گرنگ نەبووە وەکو کارتێکی فشار دژی ئەوان بەکاریە هێنێت. ئێستش کە ئێمە بەرەو ڕووی ئەو هەڵمەتەی گیرانن لە کوردستانە، من پێم وایە کە ئەوان ئەمە وەکو کارتێک ڕەنگە بەکاری بێنن، بەڵام ئایا وەڵامی داخوازیان نێودەوڵەتیەکان لە ئەگەری بوونی شتێکی وادا ئەدەنەوە یانە، من زۆر خۆشببین نیم. یعنی من پێم وان نییە کە شتێکی وای لێ دەربکەوێت، تەنانەت دەگەریش کاردانەوەیان هەبێت بەنسبەتە و مەسەلەیەوە. کاکشاو ئێوە چۆنی دەبینن هاوڕای ئەو ڕێکخراوانە ئایا وەڵامدرێکی وەڵامێکی لەلایەن کۆمەڵگای نێونەتەوەیەوە بەدوا دەبێت؟ بە باوەڕی من ناتوانێت هیچ وەڵامێکی ئەرێنی ئەوەی کە مەوردی نەزەری مە، ینی ئەوەی کە ئێمە خواستمانە کە ئەوانە ئازاد بکرێن، شکنجە نەکرێن، مەجای دەسترسی بە وەکیلیان هەبێت و لە دادگایش عادڵانەدا محاکمە بکرێن. یعنی ئەسڵ بە باوەڕی من ئەو شتانە نایەنێتی وە کۆماری ئیسلامی جوابی ئەو شتە ناداتەوە. و من پێم وایە کە جەهانی دەرەوە، جەهانی ڕۆژاوایش وە حتا ڕێکخراوەکانی ئەوانەی کە وەک پارێزەری مافی مرۆڤ کار دەکەنیش ئەو بەها پێویستەی کە دەبێ بدرێت بەو کێشەیە نادرێت. و سەرچاوەکەشی من لەوەڕە دەزانم، من پێم وایە ئێمە وەک کورد نەمانتوانیوە کێشەکانی خۆمان وەک پرۆبلم بە جەهانی دەرەوە بناسیێنی. یعنی تۆ سیر دەکەی حیزبایەتی لە نێومەدا حتا کێشەی مافی مرۆڤیش حیزبی کردو لە نێو کوردستاندا، وەوە گەورەترین خەسارە. دوایش من هەمیشە ئەو گلەیە مەطرح دەکەم کە بۆچی پێمان وایە کە جەهانی ڕۆژاوایی دەبێت بەهانەی دەنگی مەوە بێت لە حاڵێکیدا منێکی کە کوڕەکەم دەژیرێت، منێکی کە براکەم دەژیرێت، منێکی کە خوشکەکەم دەژیرێت، هیچ هەڵوێستێکم لێ لە نێو خۆ. جەنابەت سەیری وەک کە ئێمە بە سەدان و هەزاران لاوی ئەقدامکراومان هەیە لە کوردستاندا، بە سەدان و هەزاران بنەماڵەی زیندانی سیاسیمان هەیە لە کوردستاندا، و هەر ئێستاش کە ئەو شاڵاوە بەربڵاوی گرتن و شکنجەی لاوانی کورد لە نێو خۆی ڕۆژهەڵاتی کوردستانە ئارادایە پێشکردەوە و هەڵوێستی کۆمەڵانی خەڵک لە ناو خۆی وڵاتدا چییە؟ بۆ دەبێت کۆمەڵانی خەڵک هەتا ئێستا هیچ دەشکردەوەیەکی شیا لە خۆیان نیشان نەدەن. لە بیرمان نەچێت ئەوانەی کە ئێستا لە چاڵە ڕەشەکانی کۆماری ئیسلامیدان باشترین و هەڵکەوتەترین ڕۆڵەکانی ئەو کۆمەلگایان کە دەتوانن خزمەت بە کۆمەلگایە بکەن. بۆچی بنەماڵەکان هیچ دشکردەوەیەکیان نییە؟ بۆچی بنەماڵەکان ناتوانن فارغ لە تەفەکوراتی حیزبی، فارغ لە عەلاقە و دڵبەستە جیهای حیزبی کە ڕەنگە هەیان بێ و ڕەنگە نەشیان بێ، بۆچی ناتوانن یەکگرتوانە لە کێشەیەکی هاوبەشتا کە ئەویش دەست بەسەرکردنی بە ئەمەرترین باشترین و تێکۆشەرترین ڕۆڵەکانی و کۆمەلگایان یەکگرتوانە دشکردەوە نیشان بدەن؟ ئەگەر کۆمەڵانی خەڵک لە نێو خۆی ڕۆژهەڵات
بتوانن یەکگرتوانە دەشکردەوەی تۆند نیشان بدەن دەشکردەوەی شیان نیشان بدەن بە باوەڕی من جیهانی دەرەوەش دێتە سەرخە. کاکەمبەر کاکشەو باسی خەڵک دەکا کە با بڵێن لە بەرامبەر ئەو هەڵوێستیان هەبێ بە گشتی، بەڵام سەبارەت بە ڕێکخراوەکانی کوردستانی ئێران ڕێکخراوە سیاسەکان ئێوە ئاماژتان پێدا کە ڕەوتێکی ڕێکخستن لە نێو خەڵکدا هەیە، لەو نێوەدا ڕێکخراوەکانی سیاسی کوردستان دەتوانن چی بکەن بەلەبەر چاوبەرتنی ئەوەی ئەوانەی کە گیراون ژینگە پارێزیشان تێدا چالاکی مەدەنیشان تێدا و ڕەنگە ئەندامی ڕێکخراوەکانی سیاسی بنیان نەبن، بەگشتی ڕێکخراوەکانی سیاسی لەو هەلومەرزەدا دەتوانن چی بکەن؟ ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد ئەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان بە دڵنیاییەوە تا ئێستا لە ماوەی ئەم یەکمانگەدا زۆر بە ساردی هاتوونەتە پێشەوە و بەداخەوە ئەمە ئەڵێم وەکو کاک شاهۆیش باسی کرد پرسەکەیان کردوتە پرسی حزبی، یعنی وەکو ئەوەی کە چون لەبەرەوەی کە مەسەلەن ئەو کەسانێکە گیراون یان لایەنگری ئەوان نین یان پەیوەندیان بەوانەوە نەبووە ساردیەکی پێوە دیارە و کەس باسی ناکات جیا لەوەی کە وەکو ژمارە و وەکو هەواڵێک بڵاوی بکەنەوە. ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان حتمەن و بە دڵنیاییەوە پەیوەندیان هەیە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، پەیوەندیان هەیە لەگەڵ ئەحزابی وڵاتانی تر، مکانیزم هایەکیان لەبەردەسە لە ڕێگەی تەشکیلاتەکانی خۆیانەوە لە نێو خۆی وڵات و کۆمەڵێک ئیمکانیاتیان هەیە لەبەردەسە کە ئەتوانن هەلومەرجەکە ئێمە زۆر چاوەڕێەوە نین کە هەلومەرجەکە بگۆڕن، بەڵام ئەتوانن وەزعی ئەو وەزعی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانە تۆزە هێور بکەنەوە بە ڕێگەی بڵاوکردنەوەی هەڵوێستنواندن بە ڕێگەی ئەوەی کە پەیوەندی بکەن بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە و بتوانن لانی کەم دەنگی ئەو کەسانە کە گیراون و بنەماڵەکانیان بە جۆرێک بەرز بکەنەوە. تا ئێستا ئێمە شتێکی وامان نەدیوە، هەرچەند کە ئیمکاناتیان هەیە و وەکو کاکشاوتی پرسەکە پرسێکی کردویانتە پرسێکی ئاڵۆز و پرسێک کە پەیوەندی بە منەوە هەیە یا پەیوەندی بە منەوە نییە و ئەمە خۆی لە خۆیدا بووەتە کێشەیەکی گرفتێکی زۆر گەورەکە بە ئەو نزیک دوو دەهەیە کە ئێمە بەرەو ڕووین لەگەڵ ئەو کێشەیەوە بە هیچ جۆرێک چارەسەر ناکرێت لەبەرەوەی کە سەرکردایەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە بووەتە بربەستێکی زۆر زەق بەرامبەر بە یەک هەڵوێستبوونی کۆمەلگای کوردستان و تەنانەت هێزە سیاسیەکانیش بەرامبەر بەو پێشلکاریانەی کە کۆماری ئیسلامی بەنسبەت کۆمەلگای کوردستانەوەیەکە. ئەمە خۆی لە خۆیدا کرۆکی کێشەکەیە ئەگەر بێت و ڕۆژێک ئەم کێشەیە نەمێنێت یا تا ئاسێک هێوەر بکرێتەوە و لێک تێگەیشتنێک هەبێت لە نێوان هێزە سیاسیەکانە ئەکرێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت، بەڵام کەی نازانم. کاگەمەر لە کۆتایی بەرنامە نزیک دەبینەوە دوای پرسیار دەبەمە لای کاکشاوەگە بە کورتی وڵام بداتەوە. تو ئاماژەت پێدا کە تایبەتمەندی ئەوانەی کە گیراون هەم گەنجن هەم خوێندکارن، بەڵام لە نێواندا خانمانی شەن خانمان هەنەکە چالاکیان کردو بە تایبەتی شاعرن لە کاری ئەدەبیدا کلاسی یاوانەی کوردی دادنێن. لەو نێوەدا تۆ نەخشی خانمان چۆن دەبینی لەو ڕەوتەیدا لەو ڕێخستنەیدا کاک هەمار باسی کرد؟ بە باوەڕی من ئەوەی ئێستا لە کوردستان لە ئارادایە جم و جۆڵێک و بزاوێکی شوناسخوازانەیە. خانمەکان شوێن با بڵین فۆڕمدان بە شوناسێکی کوردانەی خۆیان و هەروەها خەباتێکی با بڵین جنسیەتیان هەیە لەسەر ئەو مۆزوعە و لە تەنی شوێوە خەباتێکی کولتوری و ئەدەبی هەیە. من پێم وایە دەوری ژن دەوری ئافرەت لە خەباتی کولتوری کۆمەڵایەتی و سیاسی کوردستان دەورێکی بەرچاوە. هەر لە یەکەم ڕۆژەکانی پاوانکردنی شۆڕش ئەو شۆڕشەی کە بەدەست لە ساڵاتی محەممەد ڕزای پەهلەوی لە ساڵی 57 لە ئێران ڕوویدا لەلایەن کۆماری ئیسلامیەوە ژن لە کوردستان شان بە شانی پیا و خەباتێکی بێوچانی دەست پێ کردو و بە باوەڕی من
جێگە و پێگەی ژن جێگە و پێگەیەکی بەنرخە لە نێو بزاوینەتەوە خوازی کوردە. سپاس هێردومیان دەکەم شاهۆ سوێنی و ئەمار گولی هەردوو ڕۆژنامەوان لە وڵاتیاڵمان لەگەڵ ما بوون گەلێکتان سپاس دەکەن. بینەرانی بەڕێز هاتینە کۆتای پرۆگرامی ڕوانگە تا حوتوی دابێت بمێنن با سڵامەت.